سەبارەت بە پرۆسەی فێرکردن و خوێندن هەم لە پەروەردە و لە فێرکردنی باڵا بەسپاس وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا لە لێژنەی باڵای وەزارین لە بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڕۆنا. ئێمە تا ئێستاش بەردەوامی لەسەر ئەو بڕیارەی کە چۆتە بوار جێبەجێکردن تا سەریمان و ئێمە لە کۆبنەوەی داهاتووماندا هەڵسەنگاندنی دیکە دەکرێت بۆ ڕەوشی هەرێمی کوردستان. وەکو باسم کرد ڕاستە ژمارە و ڕێژەکان کەم بۆتەوە، بەڵام ئەمە مانایەوە ناگەێنێت کە ڤایرۆسەکە نەمایە، مانایەوە ناگەێنێت کە بە تەواوەتی کۆمەلگا خاڵی بووتەوە لە بوونیان ڤایرۆسە. بۆیە پاراستنی ئەم دەرەنجامە و زیاتریش کەمکردنەوەی ئەرکی هەموو لایەکمانە. وەکو وەزارەتی تەندروستی ئێمە لەگەڵەوە دانین کە ڕێکارەکان بە شێوەیەک و بە جارێکدا ئاسایی بکرێتەوە، بە شێوازێک بێت کە ببێتەوە سەرهەڵدانی ژمارەیەکی زیاتری توش بوون کە لە نەتیجە هاوڵاتی دیسان زەرمەند بێت. بۆیە بە هەڵسەنگانی ئێمە هەموو مەرجە تەندروستیەکان و بە بڕیاری لیژنەی کۆتایی بڕیاری پێویست لە کاتی خۆیدا دەدرێت